و کریڤایەتی یەکیش دابوونەریتên herên kevnar li nav komalgeha êzidiyan da ku vê proseyê li gel wan kesên derdwara xwe dikin taybet ew ên êzîdî ku rêkeyeke mikûmkirina peywandiyên komelayetiye li gel derdwara xwe her ji kevnar de êzidiyan ev prose li gel wan pêganiye vê carî li êzîdxanê de em ê behsa kirîv û krîvatî bikin di gel êzidiya û her wisanê ew miletên heke li gel dikin. وەکو مەسادرێت تاریخی دیارتکن ڕێی و ڕیسالت وی مستەلەحیان وی ئێدیومی ڤەدگەڕیا سەردەمێ میسرائیا هەرچەندە یەزدانی احتیمالە پێش میسرایاژی بوون لێ وەکو سلسلا وی ئاینێ یان ئاینێ شەمسپەرستیە ڤەدگەڕیا سەردەمێ میسرایاوی چاغی میسرائیەت بسڕی بسڕیتی دەستپێکریان منەهینی دەستپێکرد بۆ باوەری ئانینا میسرائیەتی لۆمە حەلەقات چێتکردن بازن چێتکردن هەر مەجموعەیەکی لێک ڕۆنشت دا خەڵکەکی مەثلەن دژمنێ وی ئاینی بێ بسەر ئەسراری دوان نەکەوێ وی چاغی مستەلەحێ کریڤۆس یان وەکو برا هاتە ئەبکار ئانین هەکە پشتەوانەکە میسرائیا زیدە بوو بە گوتن کریڤۆسەکی دی الما زیدە بوو یان هاتە بۆ پشتەوان ژمەڕە بەلاڤەکردنا ئاینێ میسرائیە vêca هەنگێدا ئەس بژم لەفظا ئاکریڤژی هەر مختصرە یان کورتکریە وێ لەفظا کریڤۆسە هەکە سەردەمێ میسرائیا هاتیە ئەبکار ئانین یان برایەک یان پشتەوانەکە مەزیدە بوو هەکە ببیە هاندەرش مەڕەش بۆ بەلاڤەکردنا ئاینێ میسرائیە نێف خەڵکەکیدا حتا نوها بەردەوامی بووی مستەلەحی هاتە دانین و ئەف کریڤێ هەکە سەر دەمێن نوها تێتە ئەبکارانین یا لەفظا کریڤەکە سەردەمێن و ئەزت بیژم هەر درێژە پێدەراوی مستەلەحی کریڤۆسێکە سەردەمێ میسرائیا هاتە بکارانی. کریف ئەو کەسەیە یێ کوڕێ خۆتکەتە داوە ئێکی دەدا هەردووژیت بنە کریڤە ئانکو کریڤانی وی ڕەنگی تێتە ناسکردە دەمێ مرۆڤ کوڕێخوا زارۆگەخوا دانگە ئێکی دەدا سنەت بکتت بێژنەیە کریف کریڤاتی ئەوە دەمێ خوناوی چتە لەسەر کراسی ئێدن و هەردوو پێک بە بنە کریڤێت خوینێ. شرۆڤەکردنا پەیڤەکریف من تایبەتمەندیەک هەیە ژێڕا ئەس بینم هەر زمانێ مەهاتیە سەرکریا زمانی کردنە هەڤ چونکو پشتی چبکە خونێ کەفتە سەرقەمیسێ حەکیم سەرقەمیسێ کریوی دانێت شوێ سەعاتێ وێبە هەردوو ماڵ بنەئێک خێر و شەڕەتێک و دۆڵتگرن بارخونیایەک و دۆڵتگرن هاریکاریال تەنگاڤیال خۆشیە نەخۆشیە و هەتا دەمەکی نێزیکیش گوتن کریڤیا خونێ سەرحاڵ بابات شغلت. زانی ئەو خۆ کریڤانی بەرێت هات معناوێ براتیایەک و دۆ نێژینگبوونایەک و دۆ دعائیلات بنەماڵە
نێژینگ بوونایەک و دۆ سەرنیەتەکە سافی نێڤ ئێزدیا و مسلمانە هەیە و نێڤ ئێزدیا و کریسیانە هەیە و نێڤ ئێزدیا خوب خۆ هەیە بەس نەل تەبقا زەواجێ گەڤناتی هەبوو نێڤ یەک طبقه بەس طبقا کویش یەک و دۆ نەزەوجێ کریڤاتی لێف وانژی دەهەیە شێخ و مرید یا پیر و مرید یا شێخ و پیر ئەف تشتە هەیە یعنی نە مەثەلەن فەردەکەیە لە بسلمانە ڕەبێ بترش محبەتیە بوو نێژینگ بوونایەک و دوو بوو تبینی مثلا ازیدی کریواتیا خوینه بیتر به آینه دیدن مثلا چه آینه اسلامتیه به یان آین کریستیانا بیان هر آینه کی دی هکا وسا هست کرن کو شالی هست و سوزه و کو اف مروفی نزیکی ما مروف پشتوانه اف مروف حقا مروف دست برایتیه بدیته بیشم کام ببنا کریوه دیا کو دویت خوینه دا بیتر او پیماندیان لیو مدا خورتر ببه جبر وسات کن انو روحی شالی روحی و نزیکا وجا چاقید بیشه ام بونا کریوه دیا کت خوینه یعنی ام بونا برای دیا کت خوینه ام بونا کفریت پشتایا کو دو پشتایا کل هر مسئله که بالخیر و شر به هر تشتگی هکا بیت پیش مسیر ما ویک رأی کا وی چاقی علاقت یان پیوندیا جواکیان نفخوا خورترت کن ئەم دکارنە بێژین کریڤانیا خوونێ ماوەهەی کریڤانیا پێسیرێ ماوەهەی پێسیر و هەروەسایە براینیە و هەروەسا کریڤانیا هەواڵینێژی وهەی ئەف دابوونەریتە ئەتناف کردەواریەدا شێوەگی گشتی هەنە بەس تایبەت ئێزیدی بتر پەیرەوت کەنە بۆچی ئێزدی پەیرەوت کەنە چینکی ئەف دابوونەرێتش کەڤندا هاتیە گوتنە کریڤاتیا خوێنێژی بڕاستی ناف ئێزیدیا بخوا دەچێت بتە ژ بنەرەتدا ئەگەر شێخ و پیر باشترش و ئێکی مرید بتە کریڤێ مرۆڤی خوێنێ ژبەر زەواجێ چینکی ئەو کەسێ وەک زانات بێژن ئەو کەسێ بتە کریڤێ مرۆڤ ئەگەری مرید بت بە نمونە چێ نابتە هەتا 5 جیلا مرۆڤش هەوت بزەوجت بە شێخ و پیر ئەکید ئەمزانە ئێزدیت چینن ش هەوت نازەوج نەش بەرڤێن دێژی ئەڤەت نەبێنە ئێزیدیا خۆ بخۆدەیە فرە بێژم کریڤاتی کوردستانی gelek pîrozcaxwe hebûye bo nimûne jî niho jî li Kurdistanê me ya Bakur û li Kurdistanê me ya Rojhilat jî heye yani ne bes navê êzdiya de heta nav Mesîhiyet me jî de heye
ئەو سونە ناکەن بەلکو وەختێ مۆردکەن کۆشایەکی بکەن لێ هەر ڤیناوی بێژنێ کریف ئینسان وەختە بتە کریڤەیەکی بتە بارە هەلگرێوی خۆشیا و نەخۆشیادا هاژێ هەیە پرۆبلێمێتویدا هاژێ هەیە سونەت یە پیرۆزەت تەوراتێژدا هاتیە و قورئانێژدا هاتیە و ناوێ زیاژی بارێکی گرانە لێ هەتانەوە ئێزی بترش هەموو ملەتە احتیفاظێ پێ بکەن. بخۆ سیستەمێک کلیڤانیە یعنی مخەندیە یعنی وەکە براتیەیە ئەو قەوەتبوونە هەڤالتێ نێزینبوونە کە بتر قەوی ترش بەرێ یعنی زلام خیانەتێ لێک دەکە زلام مارێک و دۆ نەخوا لیانت بێ یەک وەکە یەک عایلە و یەک شغل برێڤەت بە و یەک ئەو برێڤەت بە یعنی هەنێک شروعی دوێ هەینە ینی مثلەن تو کریڤێ خۆ گەلک نێزینگی یەکت بوون الشغلدا عایلێدا علاقاتادا بخێر و شەڕاواندا بەس خیانەت تێدا نەبێ خیانەت تێدا نەبێ ئەف ژبەرێدا هەبوو ینی کەفت کەمن هەیە ئێزدیادا. سنەتکردنیان تاراکردنا زارۆکە هەکە مەثەلەن مالێک بوێ کریڤەکی خوێنێ بگرێ پێش چەند ڕۆژەکە ئاگادارت کاک و مەدوێ ئەم براتیاخوا مکومتر بکەن مەدوێن براتیاخوا بگەهینە ئەبرایەتیا ئاخوینێم ئەم ببنە کەڤرێ پێشتایەک مەدوێ ئەم زارۆکە داوا مەثەلەن تەدا سنت بکەن فلان ڕۆژێ وێ ڕۆژێ هەلبەت ڕێ و ڕسمێت دوێ سنەتکردنێژی هەینە. وێ مالا هەکە زارۆکت خوا داوە ئاوی کریڤیدا سنەتتکردن قماشێ کەسک و سۆر سەر مالا خۆ داد لەقاندن نیشانەوە یەکێ هەکە سنەتکردن لێ مالێدا هاتیەکردن و کریڤانی لێ مالێدا درست بووە و هەنێکش خویناوان زارۆکەت کەتە سەر داوا وی کریڤێ خوینێ هەکە هاتە ڕابطا کریڤانیل نێڤدا نێڤ هەردوو جیادت هاتە گرێدان و ژنەکەشێت مالێ ئەو خوینت شۆشت و vê teqsî hemûyê bîmacna me birayetiya xwe me rey û rîşelê birayetiya xwe kûr birin ji aliyê rohî jî em hest dikin heka em pişkekin ji yek em ilxweşî û nexweşiya birayetiyekin havêyekê û wî kirîvî jî xelata a kirîvaniya xwînê dawan zaroka da ku bavê wan zaroka û teqrîben yanî علاقاتي دوانش علاقاتي اعتيادي خرطرت طبعا هەلبەت کریڤانی ئەگەر ئەم بێن پێناسایی بێژن باوەڕ بکە محەبەتە باشیە ئانکو خوین سەر ئێک و ددانە ماڵێوان ئێکە بەس تشتێ حرام من ناواندا نەبێت یعنی وەختی بێژە ئەڤە کریڤی خونێ معناوی هەموو تشت ڕاوەستتە یعنی کریڤی خونێ دەمێ چیتە خوینیا
خوین سەدکن تا ئەش بەرێن دێت بژنە کیریڤانیا خوێنێ پیرۆسترش هەموو تشتا دابوونەریتێت ئێزدیاتێدا. ڕاستی هەتا vێگاێژی وەک تشت دیارکن ش دوو ئالیاە ئێزیدی کیریڤاتگرنە یەک ژێ وەک محبەتە چونکی پیرۆستترین تشتە ئەلبا مرۆڤ ئەگەر کەیفا مرۆڤ هەرتژێکر و محبەتە مرۆڤ بکەفتێ دویا مرۆڤ ئەو بکرد بۆ نمونە ژبەر محبەتەیە یا دوێژی گەلک جارە ئێمناهیە پەیداکردنا ئێمناهیە گەلک جارام هەمووزانە چەندین فەرمانە بەسەری ئێزدی هاتنە هەندێک ئێزیدیا بیر و باوەری خۆزفراندنەک و ئەو کەسێ بهێز بت بۆ نمونە ئەکیید دەسەڵاتی ئێزیدیای زەعیف بۆش بەرێندێ کەسێکی مسلمانت کردنا کلیوێت خوا ژبەرچێت دا پاڵپشتیە پێ بکرد دا هاریکاریاوی بکرد ڕۆژی تەنگاڤیا. بەینەوە گەلێک جارە ما هەموو کەش جڤاتە ڕۆحانی خواستیە کریڤیا خونێ نافتەبقادا حرامکەن چونکو زەواجان هەڤ نابێت لێ چێبوویە بەرینەوە نافتەبقادا چونکو سونەتکردن گەلەکە پیرۆزە و کریڤیا خونێ گەلەکە گرانە وەختێ بوونە خوندارێت هەv ji بۆ ئەو خونداریە چجارە سەر هەڵنەدێتە و باوریەوان چێت بێت بوونە کریڤێت هەv لێ ئەس بینم ئیرۆکە فەرە جارێکەدی جڤاتە ڕۆحانی سەر بسەکەند و ڕێکێ نەدەت کریڤێت هەv ئێک تەبەقەی بن. مبخو يعني قال لك زوي ما كريفه قال لك او قال لك رفض تجيكين يا قلت يا ازناكم يعني الشكل طبيعيه وامشي مثلا زارو يخل ديلاوان تكونوا او جي الديلا ما تكن بس قال لك مثلا ايش مره هذا قلت ما في تكريفه ما بي قال لك جي من رفض كريه مثلا قال لك منافي اس نيزيجي وان ببم يعني قناعتها بالشر تشاوا جرت تيجو تلينو تا قناعتها تذيت النيزي تذيت كريفاتي بديفي تنافي قالك تعرف كرينجي قالك قبولناك کریڤی مگوت کردنە هەv یعنی خۆشیێتێت وەختێ مرۆڤ دۆستێکی خۆت بینێت برایەکی خۆت بینێت هەڤالێکی خۆت بینێت محبەتاوی زێدە بالا دێ نێزیکی خۆکەت یان ژێڤە باش بووە ژی بۆ گەلک کەسێدی بەرێدا و شریعەت نەبوونیا بەرێدا وەک شریعەت الغابە بووە نەخۆشی هەبوونیا تند و تیژی هەبووە وەحشی هەبووە ئێکی یەختیم ئێکی بتنێ دێ ئێک کربا کریڤێ خۆ بۆ پاراستنە خۆ بۆ نەخۆشی لێ نەبێت تەعدا لێ نەبێت و تاریخیشدا گەلک جارە ملەتێمە کوردێتمە بارێک دوو کریڤیا خونێ هەلگرتینە و تۆلێت یەکدوو ڤەکردنە و زڵم و زۆرداری سەر یەکدوو ڕاکردنە چونکو کریڤێ خونەیە خونە پیرۆزە. کریڤانیا پێسیرێک جودایەش کریڤانیا سنەتکردنی
پێسیر ئەوە تۆکە ئەم بژنە قوارێت تۆکێ وەختی تۆکە قوارتی بێت gelek cara êzîdî bi kartîna mirî de gîtkine an şêxe gîtkine kilîvê xwe pêsîr ye. Pêsîr em ê demê kirasê wî serê zarok wextê ji nû dibit ew zarokî pêsîrê re tîne dere. Yani serê dikine pêsîra wî mirovî de ye. Ev xaseten kî bi kartîn te ew xêzanê zarokê wan nemînin. Yani an ku nesaxet bin û nemînin طبعا وەک عادەتێک هاتیە چێکردنەوە ڕاستی چێژیت بێتە gelek خەڵکی تەجروبە کردێ ئەو زارۆگەمانە سەر دنیای هاتنە وجودەیە. العيداوان المناسبات الججناوان او زارو الديلام كرين مثلا عيداوان بيروزيت كيم اس تلفون وانت كيم از الحالة وانت برسم يعني ايه كريفي مي اجدل كريفي مي بمقناعات بها بكريفي مي بي از العيد المناسبات وانا بسرق دت شنو تينو والحالة يكو دوت برسنو هاري كاريا يكو دوت كن بقلق مجالات ڕاستی دەمێ ماڵە خێزانە ئێزیدی بوێ زارۆکێکی خوا سنت بکەیان شنگال بینێتە هەراندێن ئەو سنتکردنەژی بەرینگێ کەسێک تێتە دەستنیشانکردە ئەو کەسە دوای چاوا بێت هەندێک ساخلەت و سیفات الباوی هەبن یەکەم باوەری پێکری بێت ئەو مرۆڤ دوو ئینسانێکی ئیپاقش بێت خیانەتێ نەکرد محبەتاویل باشە چەندەلڤان زمانە ڤان ساڵی پشتی داعشاتی بڕاستی ئەس مەوێت ئەس ئاماژێ پێکم کلیڤێن خوێنێ یعنی ئێزیدیا گەلە کارتێکردنەکە مەزن لەسەر ئێزیاکردن تایبەتیان عەرەب یعنی ئەو نان و خۆیە ئەو کلیڤانیە هەموو تێکدان. اف لفظا كريف يعني كريفي خويني هكاتا نهاد درجة بيدراوي لفظا كريفو ساكل سردمي مثرايا هاتيب كار آنينو وكو دابو نالي تاكل نف جواكا ازيديادا نف جواكا ازيديادا جواكا كردستاني بگشتي تاكو ازيدي پشكا كراسن جوه جواكا بلابوي ازيديا دویا بيتر پیوندیت خوا براد بسلمان را يعني آینه دیرا خورتر بكن اش علاقتك عادي بقنا علاقتك روحي لوما داخوازت كرنكو اف نريتيان اف تقصل نيفوان دا بيتبكار آنينو زاروكت خوال داوا يك دا سنتت كرن دا بيتر پیوندیت وان جواكي ويد روحي جيب قواتر بكن